توش ما تكالتوش فروخ لقايق نيا لدرقاي هيج بادشايق توش ما تكالتوش أرماني قاريق سزام في أدان أرساد بتصوري آخر نفس مال مباركات فقط ياسين لمن كاركات ياسيني مرقم تنيانا وتام نخي كفنكم زلف خاوتام يبلم ببالاي أريد قسام بميل وفاي سرسريد قسام هجراني كشمي هنا سمت وباس عالم آخرة وبنمرم بكاس سختا جدائي سختا تنياي سختا جدائي سختا ويا تنياي سختا پیر بوگم لدست قول و قرارت امیش لهزاران فصل بهارت یادت هر بوسا طولك كيلات او نادراتي طول بوسا دارك اترسم دوريت بمية عادات ديدار منو تو كفت قيامات طالق لزلفت خنا وكيف نكام نكلا قيامات فراموشت كام يبلم ببالاي أريد قسام بميل وفاي سرسريد قسام هجراني كشمي هنا سمت وباس عالم آخرة وشون مردم بكاس سختا جدائي سختا تنياي سختا جدائي سختا ويا تنياي سختا دەستپەنجەتان خۆش بێ دەنگێر خۆش بێ خۆش بێ دەنگ خۆش بێ کاکە بەمن زۆر زۆر کاکە بەمەنی عەلیخانی هونەرمەند کاک نیشتیمان ساڵحی موزیسیان سڵاوتان لێ بێ بەیانیتان باش سڵاو لە شارە جوانەکەی سنا سڵاو لە ڕۆژهەڵاتی عەزیز لە تەواوی خەڵک با بڵێین تەواوی کوردان لە ڕۆژهەڵاتی عەزیز بەیانیتان باش پەیامی ئێوە قسەی ئێوە ئەمڕۆ لە پرۆگرامی ڕۆژێکردنێ کاک بەمە زۆر سپاس بۆ میوانداریکردنتان زۆر بەخێر بن بەیانی باش دەڵێن بە تەواوی کارمەندەکانی کاناڵی کورسات سپاس بەروە بینەرە عەزیزەکان و بەیانی باشی خۆماراسی هەر چوار پارچەی کوردستانەکەم بە جیاوازی و زۆر سپاسی ژەنیاری هاوکاری خۆشەویستم کاک نیشتمان ساڵحی کە زۆر ماندووە لەگەڵ مەڵەکارەکانمە دەسپاس دەست خۆش بێ کاک نیشتیمان بەیانی باش بەیانی باش بێ زۆر بەخێر بێ کاک نیشتیمان لاەخەم بە قوربانە بم کاگڕانکۆی گیان لایەن خۆمەوە سڵاو و ڕێز و حورمەت بۆ هەر چوار پارچەی کوردستان ئەدۆ من بەیانی باش ئەڵم بە هەر چوار پارچەی کوردستان لەوەی لێریشۆ لە کاگڕانکۆ لالەخان بە تەواو کارمەندەکانی کورسات بەیانی باش پێ ئەڵم و ڕێز و حورمەت بۆ هەموو لایەکتان کە زەحمەتان کێشاوە ئەم ئەرکی ئەم بەرنامە کە ئێمەتان قبول کرد بۆ زەحمەتدان بە ئێوەی بەڕێز بەس ئەوەی کە من لێرە جێگایەتی کاکە بەمەنیش تێکچین بە بۆنیەوە ئەمڕۆ ساڵ ڕۆژی کەڵا هونەرمەندی
وەفای سەلیێزغەری کوردستانی چۆن ئەمڕۆ من و کاکە بەهمەن کاک ڕزای کوردستانی لە شاری سنە ئەوەی کە قەوم و کەسوکار و خزمی سەلیێزغەر بەڵێ بەوانیش هەروەها وەفای تەسیێت ئەرزەکەین و هەروەها بە شاری کوردستانی ڕۆژهەڵاتی خۆمان سنە تاسی لەدا ئەوەی کە لە فۆتی جیای دوایی کردووە تەسیێت ئارزەکەین و هەروەها بە جەناب کاکە بە منیش ئەوە پێم خۆشە ئەویش بڵێت چونکە کەڵە هونەرمەند ئەویش لە بیری چوو بەس بازم جارێکی تریژ ڕێز و حرمەت بۆ زۆر سپاس بۆ تۆ دەستە خۆش بێ بێگومان سێدالی ئەسخەر لە یاد ناچێ کاکە بە من زۆر سپاس سەری ڕێز و وەفا دادەنەوێنم بۆ کەڵە هونەرمەندی گەورەی کوردستان سید عەلیسخەری کوردستانی کە ئەمڕۆ 80 ساڵ بەسەری کۆچی دوایی ئەو هونەرمەندە خۆشەویستە تێدەپەڕێ بەڵێ چۆن بڵێم ناوازێتی تێدەپەڕێ بڵێ لێرەوە ڕێز و سڵاومان هەیە بۆ بنەماڵی ئەو کەڵە هونەرمەندە هەیە کە جێگەی شانازی و هەموو کوردێکە بە تایبەتی ئێمەی هونەرمەند کە دەبێت لەسەر ڕێگەی ئەو هونەرمەندە خۆشەویستە بێگومان سەردا بنوێنێ دەست خۆش بێ